بەڵێ یاکەجان چۆنی؟ باشی مامەگیان باشی ئەحواڵە یاخوا بێەوەی بی وەزع چۆنە شتێ باشە؟ باشە بێ قڕێ ڕێوبان هیچ عیبێکی نییە. ئەگەر مەجبور نەبم کێ هەیە حەزی بەوە بێت هەموو شەوێک نەخەوێت تەنها لە یاڵ و ناو خۆڵ و فڕکە فڕکی میگزەمێنی و قاچاقی خەریکیەوە بێت؟ کێ هەیە حەزی بەو ژیانانە بێت؟ باسی ئەو نەفەرانە بۆکەم کە لە ئێرانەوێن. کرێکارن و هەمووی بەگلادشین و لێوێن هەتا سلێمانی بە قاچاقیانن نەفەری بە 250,000 تمەنی ئێران تا بەندەر عەباس بە پەساپۆر دێن لە بەندەر عەباسە بە قاچاقیەنە تاران لە تارانەوەێنە بانە لە بانەوێن بۆ سلێمانی. لە تارانە وەکیلێک ئاێنێرێتە بانە لە بانە وەکیلێکی تر ئەینێرێتە حدودەکە لە حدود پرسی پازگاکە ئێرانی بۆ کرێ شتێگەیا بە پازگاکە کرێگەیا بۆ و لێوە ڕەوانەی عێراقیانەکەن و لێرەشە ئێمە وەریانەگرین و ئانێنین بۆ سلێمانی هەر بە شەو ئەی بینە سلێمانی لە سلێمانی تەلەفۆنەکەن بۆ ئێران ئەڵەن گەیوینە سلێمانی لە ئێران کرێکە ئەیەن بە وەکیلێکی ئێمە ئەوەی کە تەرەفی ئێمەیە و دۆستی ئێمەیە و شەریکی ئێمەیە. زد بیا ماشین بیا برو ماشین کن باشه داری گم بشین بشین پات شد بشین ئیشی ئەمە قاچاقچێتیە ئیتر هەموو ئیشەکەکەین نەکرد تەنها ئیشی نەفەر هەموو جۆرە ئیشەکانەکەین ئەوەی بەس مەسلحەت و کاسبی تیابێ و مەسلحەتی بەرژەوەندی و ژیانی منی تیابێ ئەیکەم
وڵی تریشی حیوان و بریشک و گال و وڵا خۆشتانەش دەکەن هەشتە بێ باریەکەی. ئەوەی کە بە قانونیەت فەحسەکرێت پەساپۆرتەکەی فیزەی لێیە بەس ئەوان لە وڵاتی خوانۆکەن ئەو ئێمە 2 دەفتەر بۆ 2 دەفتەرونی و ئەگەر بە ڕسمیات بین لێرە ئیشکەین پەساپۆرتەکەمانەیەوە 2 دەفتەر 2 دەفتەرونی بۆیان نایرێت ئەو ئێمە مانگە 4 وەرەقە 3 وەرەقە بۆ 4 وەرەقەکە لە لێرە پیاەکەین لە عێراق 3 مانگ 4 مانگ لێوێ مەعیشەتی ئەوانی پێ بەڕێوە برێ 300-400 دلار بۆ ئەوان زۆر. حکومەتی خۆمانەڵێ کێشەمان ئەوەیە بێ بەڵگەن و فەحز نەکراون کابرا ئەگەر نەخۆش بێ کرێکاری پێ ناکرێت. من ئەشزانم وەجبە ئەشزانم بۆ چ کۆمپانیایەکەچێت یەکێکگاچێ بۆ سەر بیرە نەوتەکانێکێچێ بۆ سەر مەعمەلی بلۆگ تا ئێسێ من 1100 نەفەر 1200 نەفرم بردوتە سلێمانی 1 نەفرم بەدەستەوە نەگیراوە ئازایی من نیە ئازایی خوایە لەبەرەوەی کەسێکی داماون خوا پاراستومی وە پارشیان لە چەند جۆر کاسبیم تا ئێسێ کردووە جۆری قاچاقی هیچ پارێک بەقەی پارەیەوانە چاک نییە. خۆ کرێکان 70 دلار کریانە 250,000 تمەنی ئێران تا 300,000 تمەن 70-80 دلار کریانە 100 دلار کریانە ناچێتە 100 دلار هیچ کات بەس کەسێکی خراب نین ئەگەر کەسێکی خراب بوونایە قەت ویژدانی من ئەوەی قبول ناکرم چم کابراکی تلیاک فرۆش بێنم تلیاکی پێ بێ یان کابرای بێ خۆی بتەقێنێتەوە ژن و مناڵی خەڵک کوژێ زەرەری بۆ کۆمەلگا بێ قەت من بەرنامەم لەگەڵەوان نییە. ئەمین فۆتۆمێ ئارسی باڵانشتێکی دووبەی لە بەنگلادیشەوە چوومە دووبەی لە دووبەیەوە بۆ ئێران لە ئێرانەوە هاتووم بۆ کوردستان تەمەنم 25 ساڵە 6 مانگە لێرە ئیش دەکەم. هەمان دووبەی دایک و باوکم مردوون لە بەنگلادیش 2 براو خوشکێکم هەیە برایەکم نەخۆشە لەبەر ئەوە وڵاتی خۆمم بەجێ هێشتووە بۆ ئیشکردن و پارەپیاکردن هاتوومەتە ئێرە. لە ئێران 2-3 مانگ ئیشم کرد پارەیان نەدامێ لەبەرەوە هاتم بۆ کوردستان ئێستا لێرە ئیش دەکەم و بەشێک لە پارەکەی نێرمەوە بۆ خوشک و براکانم ئەوان ئێستا تۆزێک ژیانیان باشتر بووە. گەنجەکانی خۆمان کاتی خۆی لە ئێرانەوە ڕۆشتن بۆ ئەوروپا لە تورکیاوە ڕۆشتن گەنجی خۆمان چۆن ئەڕۆشتن بۆ ئەم وڵات و بۆ ئەو وڵات ویان گرتن و ئەزیەت و سنوورداشتیانەکردنەوە و گەنجی خۆمان چۆن هەژار بوو ئەمانش ئاوا ڕێک هەژارن وەکو ئەو کاتێ خۆمان. ئەم مدەتی پێشۆ 2 دانم بردۆ وەک مناڵە گریان لە سلێمانی کۆمەڵە ڕفیقی خۆی کە لەوێ کرێکاریان کردو 2 وەرەقان بۆ کۆکردووە بەم 2 وەرەقە بەشکێ بگەیتەوە ئێران کەتەوە ڕۆیتەوە یعنی ئەوە بێزار و وەڕس و داماون وەکو مناڵ ئەگریان بۆ حاڵی خۆیان بۆ فەقیری خۆیان بۆ بێوەزعی خۆیان. من لە بەنگلادیشەوە هاتووم و 9 مانگە لێرەم و تەمەنم 36 ساڵە. لەبەر ئەوەی ئێستا ڤیزە نادرێت بە بەنگلادیشیەکان من بە قاچاقی هاتووم. ڕێگەی قاچاق زۆر مەترسیدار و خەتەرە.
لە بەنگلادیشەوە چوون بۆ دوبەی و 3 ساڵ لەوێ ئیشم کرد. لەوێ لەگەڵ قاچاقچیەکدا قسەمان کرد و وتی ئەتانبەم بۆ یۆنان. خۆمان ئاگادار نەبووین کە ئێمەی هێنا بۆ عێراق. لە عێراقیشەوە بردیانین بۆ تورکیا، بەڵام دوای گەڕانیانینەوە بۆ عێراق. ئێمە 300 کەسی بەنگلادیشی بووین کە بە قاچاقی هاتین بۆ ئێرە. ئێستا 250 کەسمان لە سژنە و ئەو 50 کەسی ترمان زۆر ئەترسین کە ئاسایش بمانگرێت. لەبەر ئەوەیە لێرە ئیش و ژیانمان بەدزیەوەیە. আসাইস কখন ধরে লাই কারণ আমরা একটু দূরে সরে থাকি। ئەوانەی کە ئەگیرێن لە سلێمانی حاکم 6 مانگ سجنیانەکە حکومەکان 6 مانگە دوای 6 مانگەکە یەکسەر ئیفراد جەبن و بەرە بن و سنوورداشتیانەکەن و ئەنێرنەوە بە خاکی ئێران بەزی تر خۆوان دەردەدڵ و هەژاریان لە دەموچاویانایە لە جەستە و دەسەڵاتیانایە. بشین گومدی گم بشین گومەدی یعنی تەخت بکەون ئەوە بە زمانی بەنگلادیشی یعنی بکەون. سادە نەکۆن بشین. وەڵا فارسیەکەم زۆر مەزبوط نییە درەوە هەر بشین بکە بەدار کورە هەر بنیوە هەر بەدەست بە ئیشارەت من کێشەم نیە بەس بخەوێ در من مشکیلەم بەس ئەوەیە. ئەگەر تۆزە لەگەڵیان تونگ و تیژ و تووڕە نەبیت تۆزە سارد و سڕن لە شتەکانە ئەوان بە ئیهمالی شتەکەگرن وازانە هەر شتێکی ئاساییە وەک ئێران لە ناو ئێرانە چۆن لە تارانە ئیژەکەن وازانە ئاوا کەس گویان نایەتێ ئەوە تەنها تونگ و تیژەکەی من ئەوە بوو لەگەڵیان. زۆریان فارسیە زانن بەس هیچیان کوردی نازان هەر تەنها فارسی و بەنگلادیشیتر بەخوا بە بەنگلادیشی و بە فارسی و بە کوردی تێکەڵ یەکەم بە هەج بارێک بێ من مشکیلەم بەس ئەوەیە تیان گێن و بیان گێن مەسلێمانی و کرێکان وەرگرم و ڕەوانیان کەم باریکە و دای بەزێنەوە. من محمد عزیز الرحمن خندکار خلقی بنگلادشیم 4 ساله سلیمانی کردستان عمر 22 ساله. من قانون هاتم لی سلیمانی من 3 برای 2 خشکی هیا مایا من سلیمانی هاتم لبر ایشگا بنگلادش خلقی زورا لبر ایشی کامور لبر هاتم سلیمانی با ایشگا دوزیمو ایشی باش بو لر ایشگام ولی ته اگر قانون هاتم با باشتر با کاچاتم با ترسی هموش ترسی ما آشایش ترسی شوینی خاو ترسی همه ترسی با قانون هاتم با هیچ نه ترسی ما. هەر جاری لە شوێنێک گۆڕن و هەر جاری لە مووقیفێک گۆڕن بە دوامە بنیان بە دوامە نەبن من هەر سەریعم لەبەرەوەی لە هیچ مووقیفێکان نابێ بمێنمە و زوو تەنها مەگەم لە چۆڵەوانیەکە دابەزم ئاوێشتێکیان بەمێنا نامێنمە لەبەرەوەی ئیشی قاچاقیەوە نییە خاوە خاوی تیاکەی لەم شوێن بەو شوێن بمێنیەوە هەچی شوێنە مووقیفێکە بی بڕێ بڕۆی. پێشبارمان هەیە بەبێ پێشبار ئێمە شتە ناگەن سارە لە پێشمانەوە خۆشمان لە دوایە و بەبێ پێشبار ئەو شتە ناکرێت بە دەگمەن جار بەبێ پێشبار ئێمە بچینە سلێمانی. ئەو شوێنانە کە لێوەیە ڕۆین ئەڵغامی کاتی شەڕەکەی عێراق و ئێرانە بەس هەمووی ئەڵغام ڕێژ نیە تەنها سەرسنوورەکان حدودەکان ئەڵغام ڕێژن. ئێمە ڕقەمی ناگۆڕن بەزیتر خەڵکێکی وایتر هەیە ڕقەمی گۆڕێت لەبەرەوەی کە نەناسیاو بێ و یان سیارەکەیە گۆڕیان ڕقەمی سیارەکە گۆڕە ئەو شتانەش هەر لە قاچاقی هەموو فعلێکی تایە 1970 لە من دەسی خۆمە مردۆتە سلێمانی بەم گێڕەکەی بۆ دەگۆڕم لە ماوەی 2 ساڵە.
من ناوي أكتر من خلقي بنغلاديشهم من تماني 25 سال من لرا هاتم بو 5 سال من لا رسمي هاتم لكردستان يعني زورا سايشتاق زورا سايبو تيرا هاتم يعني هيتش شيغنيا بولام اي কাছাকাছি এখন আনোয়া মুশকিল আছে চুনকা মেন কেসেক নাসম ব্রাদার মা আও বাসি কিরদুয়া উতি কাছাকাছি এখন হার দিলি রহমিনিয়া চান কেসি বাংলাদেশি লাই আও হাতেন বো খুশা হতো দালালি বাংলাদেশি পাকিস্তানি ইরানি কুর্দিস্তানি হামুয়ান আম খারাপ আর দালাল হিজ বাশেক নিয়া চুনকা দালাল লাগে হার পারা খর দেন খালকি বাংলাদেশে আনুতি ওরা ফার্মোয়েমা বো রাসমি বো কুর্দিস্তান হাওয়ালিগাম বলাম দোয়াই গাদারি কির দোয়া বো কাঁচা ঘেনাইতি $2,000 এক বো নফরে লেওয়ারি গিরতোয়া দালালাকা হার বারাস্তি জোর খারাপ বো মেন বাইনি হার খোশ নিয়া লাগাল দালালাকা হার দালালাকা জোর يعني بناموز بو من بەزەیم پیانایەت و لەبەرەوەی بنەزانم کە کەسێکی لێ قەوما و داماون ئەلعانە 14-15 ساڵە بەم حدودانە ڕاکەم و یەم و ئەڕۆم چەنگە بەزەیم بە حواڵی خۆمادە دوو ئەو نەبەوانە لەبەرەوەی ئەوان زۆر فەقیر و هەژارن لا কুর্দিস্তান لا বাংলাদেশি হাতো পাকিস্তানি হিন্দি নেপালি চীনি ফিলিপিনি ইন্দোনেশিয়ান ইথিওপিয়ান নাইজেরিয়ান আফ্রিকান জোর হাতো লা কুর্দিস্তান لا خلقی ما 160 میلیون نفر 160 میلیون نفر لا حکومت و اپوزیشن دایم شاربو لیبر یعنی اولا کا من نوتی ناموا غازی ناموا ایشی کمبو خلقا کا هر حواری کے بو ایش نان لیبر خلقا کا ما فقیر بو لیبر آوا هاتم لا کردستان من لمناڵیمەوە لەم حدودانە هەر خەریکی ئیشی قاچاقی و کاسبی بووم و ئیشی حدودی عێراق و ئێران بووم بەهۆنەی بێدەرامەتی و بێوەزعی و نەبوونی و ڕوخانی عێراق و ئەملا و ئەولا نەخوێنەواریم هەیە نەتوانیمە بخوێنم ئێتا هەر مەجبورم خەریکی ئیشی قاچاقی و شەو نخونی و بێنێ و بیبە و شتێک پەیاکە ئەمجا ئێمە قاچاقیەکمان نەکردوە زەرەری بۆ کۆمەڵگا وڵات بێ لەناو ڕێگا ئیسراحەت ئەبێ هەر پێیان بکەیت ئاویان بیتێ و تۆزە ئیسراحەتکەن و لەبەرەوەی لە ساران ناڕەحە دەبن ئەویان یاڵە و یاڵ و شاخە و شاخ پێکن تای گەینە سلێمانی وێستانەکەمان ناوە چارەکە 20 دقە ئاوێستین و ئیتر ڕێیەکەوینەوە ئەویش لە شوێنێکی چواڵەوانیە کە کەسی بەسەرەوە نەبێ آب نمیخوری؟ ها؟ لەبەر ئەوەی پارە و ئیش لە وڵاتی خۆمان کەمە بۆ ئیش هاتوون بۆ ئێرە ئەوە کوڕمە لەگەڵ باوکم هاتووم بۆ ئیشکردن هاتووم سوال شو بەگنادشی دامامان پێوی داوای کەیبینی تۆ پێت وتم پێ مەکەنە بەڵێ شێتە دوای
چەند ساتی خۆشەویستی ئینجازانی منی شێتەوە لەناو ئێمە ئەوەی عاشق بشین 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 جاران لە سلێمانی ئیشیانە کرد لە کۆمپانیا و شتەکانی سلێمانی ئیشیانە کرد ئێستا بە حکمیەوە ئایانگرن وازیان لەوێ ناوەچن بۆ کەرکووک و مووسڵ و بەغاو لێوە سارێ بە شوێنیان ناو سوارێنەکە ئەیان با بۆ ئەوێ ئەیان با بۆ سەر کۆمپانیا و معمەل و شتەکان لێوێ ئیشی خۆیانەکەن من ئەیهێنم و خەڵکیش نەکات تەنها من زۆر کەسە خەریکی ئەوەیە بەخوا هەتا چاوم ببینێ و هەتا پیرە بم و هەتا ئەو ئیشە ببێت هەتا دنیا بە دنیایکەم ئەگەر زەرەری بۆ ژن و مناڵی خەڵکو بۆ کۆمەلگا بوویایە قەت شتی وام ناکرد پارە و کاسبیەک بەوە پەیاکەی بە خوێنی خەڵکو بە ماڵی خەڵک پەیاکەی هیچ قیمەتی نییە کاسبیەکەکەم ویژدانم ئاسوودێ و هیچ ویژدانم نامرتاح نییە تەنها خۆم لە ناڕەحەتی و لە سەغڵەتی و لەوەیان بەیانی بڵێم خۆم تووشی بەڵایەگە بم تووشی مشکیلەیەگە بم ئیتر هیچ ترسێکی ترم لەسەر وەزعانە نییە ئیتر من هیچ قسەیەکی ترم نییە بەڵێ باشی مامەگیان یاخوا بێەوەی بیت باشە بێ قڕێ ڕێوبان هیچ عیبێکی نییە کاکەوە کابرایێرانی تەلەفۆنی بۆ کردن ئێ سەعات 10 بۆ 11 ئەوان ئەوەز بە تازەیە بەڕێیە خادە نەفەرە ئێ تۆش بۆ 10 بۆ 11 شەوە ئەگەنە دەستی خۆمان یعنی بۆ شوێنەکەی خۆمان بەڵێ بەڵێ سیارە شتەکە ئامادە کە بەنزینی تێکە سیارە پێشدارەکە شبیر نەچێ بەنزینی تێکە بۆی ئامادە بن حاضر بن هەر گەشتە دەست خۆمانی تە تەلەفۆنم بۆ بکە زۆر باشە زۆر باشە دەی کاکەکە دەی سەر چاو ئافیزە بە سەر چاو